ئازیزان سڵاوتان لێبێت جارێکی تر من هێرۆ زەنگەنە هاتمەوە خزمەتتان بۆ بەرنامەیەکی تری زایڵەی داهێنان لەگەڵماندا بمێننەوە تا کۆتایی بەرنامە وەک هەمیشە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆرمان بۆ ئامادەکردوون با راپۆرتێک لەسەر هونەرمەندێکی شێوەکار ئەمڕۆ دەست پێ دەکەین. ئەفراح کچێکی خاوەن پێداویستی تایبەتە ئەو لە مناڵێوە قاچەکانی لەدەست داوە بەڵام ئاوێزانبوونی لەگەڵ هونەری شێوەکاریدا ناڕەحەتیەکانی ژیانی لەبیر بردوتەوە بەشێکی زۆری کاتەکەشی بۆ هونەری تەرخان کردووە. کچێکی خاوەن پێداویستی تایبەتە و زۆربەی کاتەکانی بۆ شێوەکاری و وێنەکێشان تەرخان کردووە. هەوڵەکانی ئەفراح بۆ ئەوەیە زیاتر لە بواری هونەری شێوەکاریدا بەرەو پێشەوە بڕوات. تقریبا لەو کاتەوە تا ئێستا 40 پێشانگای هاوبەش بەشداریم کردووە. دوای ئەوە تر 3 پێشانگای تایبەتیش بۆ خۆم هەیە لە ڕۆژی گیانی لە ڕۆژی کەسانی خاوەن پێداویستی تایبەت 12 پێشانگام کردێتەوە 3 پێشانگا. پێشانگایەکی هاوبەشم لە جامیعەی سەلاحەدین لە هەولێر بەشداریم کردووە. ئیتر زۆر پێشانگای بەشداریم کردووە شکر بۆ خوای گەورە. ئەفراح کە لە تەمەنی نۆمانگیەوە قاچەکانی لەدەست داوە بەڵام بربەستەکانی تێپەڕاندووە و توانای خۆی لە هونەری شێوەکاریدا دۆزیوەتەوە و دوجار 24 ساڵ لەمەوبەر بەشداری یەکەم پێشانگای شێوەکاری کردووە. ئیشێکم بەکاوی ئەیکەم سکێچەکەی کێشم لەسەر تەختە ئەی سووتێنم بەشێتریان هەر بە زەیتیە بەڵام ئیشی دەستی تیاخەم بەشێترشیان هەر زەیتی تەنایە. یەکی لە وێنەکانم لەوەیە کەوا بە زەیتی و کاری دەستیە. ئافرەتێکە تەشیە ئافرەتەکە زۆر کەلتوریە جلوبەرگی کوردەواری و مێخەک بن و کڵاو لە چکوانم گشتی بۆ کردە و تەشیش بەدەستیەتی لەو کاتەیە بەس دەم و چاوی و دەسی بە زەیتی و ئەوانە کێشاومە ماباقی قوماشە جلەکانی جلو شتەکانی قوماشە قژی وەکو قژێکی سناعیە بۆم داناوە. ئەتر باوەڕکە لە پێشانگاکانە زۆر جار زۆر معجبی بوون. ئەفراح هەرچەندە مامۆستای باخچەی ساوایانە بەڵام بەشێکی زۆر لە کاتەکانی بۆ هونەرەکەی تەرخان دەکات. ڕاست من زۆر معجبی شخصیەتی ئەنجلینا بووم ئەکتەرێکی ئەمریکیە زۆر حەزم لێ کرد ترگەڕام بۆ وێنەیەکی حەزم کرد وێنەیەکی دروستکەم ئەتر لەو کاتە وێنێکی وان بەرچاو کەوتوێنەکە بەس بە وەرەقە و شت دروست کرا بوو ینی هیچ بۆی ئەو شتانەی تیانە بوو باوەڕ بکەیتر بە زۆر ینی هین دروستم کرد و هاوڕێکشم یارمەتیمیدا دەستخۆشی بۆکەم لێرەوە ئەویش خەبات هاوڕێمە بەیەکەوە زۆر ماندوو بووین کەوتم حەزم لێت وتی من خۆمش یارمەتی تەدەمتر بەیەکەوە هەردووکمان ئەم وێنەمانە دروست کرد زۆرش حەزمە کرد ڕۆژێ لە ڕۆژان بگاتە دەستی بینێرم بۆی وە شێوەیەک بێت یعنی یاخود هەر چۆنێک بێ بیگەێنمە دەستی بەڵام تا ئێستا هیچ ئینم بۆ نەکرێ هەوڵشم داوە بەس نەبووە بۆم. ئەفراح وەک خۆی دەڵێت سەرباری ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام هێندە هونەرەکەی خۆش دەوێت ناڕەحەتیەکانی ژیانی لەبیر بردووەتەوە. دڵشادەنوەرە دەنگی ئەمریکا گەرمیان. تابلۆکان خاوەنی زمانێکی هاوبەشن و دەتوانن بینەر بهێنە گۆ و توێشکردن لەگەڵ ڕەنگەکان و مەتریاڵە بەکارهاتۆکانی تری ناو تابلۆکە. زۆرێک لە لێکۆڵەر و ڕەخنەگران بە گرنگی دەزانن هونەرمەند و بە تایبەتیش هونەرمەندی شێوەکار خاوەنی دیدگا و ڕوانینی هونەری تایبەت بەخۆی بێت و هەمیشەش ڕاشکاوانە لەگەڵ بینەرانی خۆیدا بدوێت و تابلۆکانیان ببنە پردی پەڕینەوە لەگەڵ بینەری ڕژدا. بەبێ هیچ گومانێک سەرنجی هونەرمەند لە هەر شتێک تەواو جیاوازە لەو سەرنجەی کە منی بینەر دەیدەم لەو شتە چونکە هونەرمەند لە ڕێی ڕەنگەکانەوە سەر و سەودای لەگەڵدا دەکات و دەخوازێت بیرۆکەیەکی نوێ بەو شتە ببەخشێت
وە کەرنەڤاڵێکی ڕنگ ئامێز پێشکەش بکات. لانەجاف هونەرمەندێکی لاوی شێوەکارە و ئەوەی جێی سەرنجە لەسەر ئەم هونەرمەندە ئەوەیە کە لە هەوڵێکی ڕژدایە بۆ دۆزینەوەی تایبەتمەندێکی خۆی لەو هونەرەدا و هەر بۆیەشە کاتێک لە تابلۆکانی دەڕوانیت هەست دەکەیت دەموچاوەکانی لانە هەر یەکێکیان و چیرۆکێکی خۆی تایبەت بەخۆی دەگەڕێتەوە. لانە خانم سپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە چ شتێک وهای کرد ئەو هەموو دەمچاوانە یان ئەو هەموو ڕوخسارانەمان پێ ئاژنا بکەیت یان پێمان بناسێنیت؟ سپاس. دیارە لەلای من هونەر گەاندنی پامی مرۆڤاتی بوو، گەاندنی پامی هاوڕێکانم بوو، گەاندنی پامی ناخی خۆم بوو. ئەوەی کە نامەتوانی بینووسم بڕیارمدا کە بیکێشم پێشانی هەر یەکێک لەو شێوانە، پێشانی ئەو مرۆڤانەیە کە ڕۆژانە من لەگەڵیە مامەڵە بکەم و لەگەڵ ئەوەشانە هەر کەسێک من لە ڕێگەی تابلۆیەکە گزارشتی تیا ئەەکەم. بۆ من هونەر گەاندنی پام و ڕوونکردنەوەی ناخی خۆمە، لەبەر ئەوە بم ڕێگایە ئەتوانم ئەو پامە بگەێنم بۆ ئەوەی دەموچاوەکان لە لای من ڕەنگێکی گەشت بن بە ژیان، ئەوە لە تابلۆکانمان دای ئەنێم و بە ڕەنگێکی گەشت و ڕووناکەوە ئەیکێشم. بەڵێ باشە لانەخان بەڕای تۆ تابلۆ پێناسە دەکرێت؟ پێی تەڕوانینی خۆمان لە دیدگای تۆوە بە شێوازێک پێناسی ئەەکەیت، لە دیدگای منەوە کە بە چاوێکی هونەریەوە بە چاوێکی ئاشقانەوە لە تابلۆیەک ئەڕوانم و سەرنجی ڕەنگەکان ئەدەم یاخۆ سەرنجی ئەو چیرۆکەی پشت تابلۆکانەوە ئەدەم پێناسەی خۆمم بۆ ئەبێت. کەواتە ئەکەوێتەوە سەر منی بینەر کە چۆن تابلۆیە ئەبینم. بەڵام بۆ من تابلۆ کتێبێکە، بۆ من تابلۆ چیرۆکێکەوە لە هەمان کاتیشە ئەکەوێتە سەر ئەو کاتی کە تابلۆکەی تیا کێشراوە. بەڵێ ئایا چەندێک بڕوات بەوەیە کە لە پشت هەر تابلۆیەکەوە حکایەتێک هەیە و بەڕنگ دەنووسرێتەوە ئەم حکایەتە؟ بێگومان لەلای من هەموو تابلۆکان چیرۆکێکی لە پشتە و هەر ئەو چیرۆکانە کە نەوتراون یاخود نەنووسراونەتەوە من کێشاو من و ئەوە تێڕوانینی منە کە هونەرمەندان ئەم بیرۆکەیان هەیە کە ئەیانەوێت لە ڕێگای ڕەنگەوە کانڤاسێکی سپی ڕنگدار بکەن چیرۆکێکی تیا بنەخشێنن. کەواتە وەک چۆنەوەی کە شعرێک، کتێبێک یاخود هەر قسەکردنێکمان چیرۆکێکی لە پشتەوەیە، بە هەمان شێوەش تابلۆ هەمان ڕۆڵ ئەبینێتن کە چیرۆکێک لە خۆ ئەگرێت یاخود ئەوەی دڵخۆشیە کە بەیان ناکرێت بە شێوازێکی تر لە ڕێگەی هونەرەوە بەیانەکرێت لە ڕێگەی هونەری وێنەکێشانەوە بەم شێوازە دەردەبردرێت بەبێت چیرۆک نییە و هیچ تابلۆیەک بەبێ بوونی چیرۆکێک تابلۆیەکی تەواو نیە و ئەو ڕوحیەتە نادات بە هونەردۆست یاخود بۆ کەسەی کاتێدا ئەڕوانێت. بەڵێ لانەخان دەزانین دەربڕینی ئازادانە لە تابلۆکاندا زۆر گرنگە. ئایا تۆ وەک هونەرمەندێک چ جۆرە گرفتێکت لە بەردەمدایە بۆ ئەو دەربڕینە ئازادانەیە؟ بۆ من ئەوەی کە زۆر جارکە دێتە پێشەوە لەم ئەپرسن کەوەیە لە تابلۆکانت تێناگەین. منیش دەڵێم هونەرەگەر لی تێبگەیت هونەر نییە، هونەر ئەبێ ئالۆز بێت لە لای منەوە، هونەر ئەبێ ئازادانە بێت. ئەو ڕنگانی کە لە سروشدا ئەیبینیت پێکەوە بیان خوڵقێنیت بۆ ئەوەی بتوانیت بەیانی ناخی خۆتی بۆ بکەیت، بۆ ئەوی بتوانی ئەو چیرۆکێک کە تازە باسمان کرد لە پشتەوەی هەر تابلۆیەک هەیە بیگوازیتەوە سەر خامێکی سپی. بەڵێ لانەخان وەک دەگوترێت هەموو ڕەنگێک جوان دەنوێنێت و هەر ڕەنگە و مانا و بەهایەکی تایبەت بەخۆی هەیە. جا دەمەوێت بزانم کام ڕەنگە لای تۆ لە هەمووان خۆشەویسترە و بۆچی؟ من هەمیشە ئەڵێم هەر ڕەنگێکە لە سروشدا هەیە ڕەنگی ڕاستەقینەی ژیانە، ڕەنگی شینی ئاسمان و ڕووبارەکان و زەریاکان، ڕەنگی سەوزی و دیمەنە سروشتیەکان هەمیشە جوانیەک ئەدەن، ڕووناکێک ئەدەن بە ژیانمانە و لەگەڵ ئەوەشە ڕەنگی خۆر ئاوابوون، ڕەنگی بەیانیان. کاتە ئەو ڕەنگە سروشتیانەی کە هەنا ڕەنگی ڕاستەقینەنا لای من خۆشەویستی ترن، بەڵام لە هەر هەمووی زیاتر ڕەنگی شینە لە لای من ئاسمانی فراوانەوە. ئەوە شەکەوە ئەکە بە ئازادانە کە لە ئاسمانێکی فراوان ئەڕوانیت ئاسۆی فراوانی هونەریش بەدی بکەیت.
بەڵێ تۆ بۆ خۆت دەرجووی زانستە سیاسەکانیت نەک ئەکادمیای هونەرە جوانەکان جا چ جیاوازیەک دەبینیت لە نێوان سیاست و هونەردا؟ ئەو ناڕەحەتیانەی کە لە کاتی خوێندنی سیاسەتە بەڕێم کرد هەمیشە بۆوە وەکۆی بڵیت ماندووبوونی خۆمم لەبیرە کردەوە کە کاتەکانمدا ئەنا بۆ هونەر ئەو کاتانی کە ئەممایەوە بۆ هونەرم تەرخانە کرد هەمیشە بیرم لەوە ئەکردەوە کە ئەکرا خوێندنی هونەر ئاسانتر بێ بۆ من بەڵام لەگەڵ ئەوەشە گەشتومەتە ئەو بڕوایی کە ئەوەی سیاست مشکمی ئالۆز ئەکرد هونەر ئارامی ئەکردمەوە ئەوەی سیاست بیرمی دوور ئەخستەوە لەسەر شتەکان هونەر نزیکی ئەخستمەوە. لانەخان دەمەوێت بزانم ڕەخنەگرتن یەخو ڕەخنەی هونەری شێوەکاری چەندێک یارمەتی دەرە بۆ پەرەپێدانی هونەرەکەت و ڕوانینە هونەریەکانت؟ بەڵێ بەگومان کە باسی سیاستمان کرد ئەو ڕەخنانەی کە لەناو سیاستە هەیە لە هونەر بۆم شێوازە نیە ئەکەوێتە سەر ئەوەی کە بینەر چی ئەبینێت یاخود منێکی هونەردۆست چی ئەبینم لەگەڵ ئەوەشە هەر هەمومان ئاشنا نین بە کۆمەڵە جۆری هونەر ئەوەی من کە هەمیشە ڕوبەڕووی بوومەتەوە ئەوەیە کە هەمیشە چاوەڕێی ئەوم کراوە کە وێنەی ڕاستەقینەی خۆیان ببینن وێنەی ڕاستەقینەی مرۆڤەکان ببینن سروش بە دەق و دەق ببینن بەڵام ئەوەی کە من خۆمم تیا دۆزیەوە ئەوە بوو کە بە ئازادانە ڕەنگەکان هەڵبژێرم ئەوە بوو کە بە ئازادانە هونەر بنەخشێنم ئەوەیە کە ڕەخنەی کە هەمیشە دێتە بەردەمم ئەوەیە کە پێم وایە بەشێک لەو کەسانی کە لە کۆمەڵگە ئێمەنە کەمتر بەرکەوتنیان هەبووە لەگەڵ هونەرە جیاوازەکانی شێوەکاریە یاخود دیمەنێکی کەمیان بینیوە لە تابلۆکانە و تێڕوانینێکی کورتبینیان هەیە لە کۆمەڵە بابەتە هونەری شێوەکاریان بچووک کردوتەوە کە هەمیشە من پێم وا بۆ نامن ئەبم قۆناغانە ببڕم ئەگەر هاتوو من لەوەشدا سەرکەوتوو بووم بەڵام ئەوەیە کە ڕێگەم پێ بە ئازادانە هەستی خۆمیتیا دەرببڕم. بەڵێ باشە ئایا هونەری شێوەکاری توانیوێتی خۆی بسەلمێنێت لە ناو کۆمەڵگەی کوردیدا؟ پێم وایە هونەرمەندی زۆر زۆر سەرکەوتومان هەیە شێوەکاری زۆر زۆر بەتوانامان هەیە ئەوەیە کە ئایا ئێمە تا چەند قەدری ئەو هونەرە ئەگرین تا چەند قەدری ئەم پەنجەڕەنگینانە ئەگرین کە هونەرێک ئەخڵقێنێت و تا چەند ئەو دەرفەتەمان زامن کردووە بۆ هەمووان ئەوەی کە خۆی سەلماندۆ لە لای منی شێوەکار کە بە چاوێکی پرهونەرەوە سەیری تابلۆیەک هونەرمەندێک ئەەکەم کە بینم هونەرمەندەکەی کوردە شێوەکارەکە کوردە زۆر زۆر لەوە دڵخۆشترە بم کە من سەیری تابلۆی هونەرمەندێکی بەناوبانگ بکەم سەیری تابلۆی کەسایەتیەکی هونەری دیار لە جیهان بکەم لە یەکێک لە مۆزەخانەکانی دنیاە لەبەر ئەوەی وەک ئەوەی کە ئەزانیت خوێنی کوردانە بۆ دەست و پەنجانە کێشاویەتی هەستێک زیاترت بۆ ئەبێ بەڵام ئایا ئەم تەڕوانینە بۆ هەمووان وەکو یەکە ناهست ناکەم. بەڵێ لانەخان بەداخەوە دەرفەتمان نەما زۆر سپاس بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە. بەکر حەجیجی شاعرێکی میلی ناوچەی هەورامانە و ماوەی 18 ساڵە هاوشێوەی شاعرانی کلاسیک دەنووسێت. ئەو زۆر جار وەک خۆی دەڵێت بەپێی کات و شوێن و بینینی ڕووداوەکان شعرەکانی دەڵێت و دەیان نووسێتەوە لە زۆربەی فیستیڤاڵ و بۆنە ئەدەبی و هونەرەکانیشدا بەشداری دەکات. وەختی سفیدی لایەقتەرەن پەیت قەت بێلایەقی نەنووسی ڕووی بیت. بەکر حەجیجی هاوڵاتیەکە و لە ئاوایی ڕۆسەمبەگ لە خوڕماڵ دەژی. 18 ساڵە بە شێوازی شاعرانی کلاسیک دەنووسێت. لە گوندەکەیاندا دەخوێنێتەوە و شعرەکانی تۆمار دەکات. لە کۆڕ و کۆبوونەوە دەبیەکانیشدا بە شعرەکانی بەشداری دەکات. وەڵا شعرنووسین لە ڕاستیدا من والی تێگەشتوم کە کاریگەرە لەسەر کات و شوێن و موقعی شوێنی ئینسانەکە. جارێ برادرێکم مەسەلەوتی بۆ یاغ ناکەی من خۆمیتر بۆ خۆم حەزم لە بۆ یاغ نییە منش هەر بیرم کردەوەتم وەختی سفیدی لایەقتەرەن پەیت
قەت بێلایەقی نەنووسی ڕووی بیت خۆ خاسکە تاوێت چەشنی کەنعانی تا سەربازۆ تۆ نەتافی جوانی پیتە و زەریفتەر کاڵان وە باڵان سفیدی نەی سیایی وەتاڵان. بەکر هەجیجی جگە لەوەی شاعرە ئەندامی تیپی هەڵپەڕکەی یانەی سیاچەمانەی هەورامانیشە زۆر جار بە شعر وەڵامی هەوڵاتیانیش دەداتەوە. جارێک لە چایخانەیەک دانیشتوم دوو برادەر باسی لە خۆ بە شێوەیەکی لە خۆ بایبوونیان پێوە دیار بوو باسی پارە و دەسەڵاتۆمانیان کرد میژەمان بە سۆرانی وت و دوایی وتم پێتان خۆشە شعرێکتان پێشکەشکەم هەچەند ئیسەش نووسیمە وتیان ئاسایی وتم خۆ ئاز ناوتی نەوەڵا وتم منازە هەرگیز بەهێز و باز و مەرگی خەت دەگرێت درەنگ بێ یاز و کۆڵەکەی ماڵت ئاڵتون و زێر بێ لەشکرێ بۆ تۆ قەزاوە گێر بێ جوان بی وەک یوسف ئەوەندە قۆز بی یا وەک ئەسکەندەر خاوەنی هۆز بی شابی گەدابی لە دنیای ڕۆشن ڕۆژێ دێ باڵات بچێتە کفن. ئەو زۆرینەی شعرەکانی بە شێوازی هەورامین و بە شاعرانی کلاسیک لە نمونەی مەولەوی و بێسارانی و سەیدی و قانیع کاریگەرە لە هەموو جۆرە جیاوازەکانی شعریشدا دەنووسێت. هەستکە و شعر لەسەر و کەل و مڵەوەری ڕەواچوو ئارۆ خەیاڵ و داڵغەم لوا هەرد ئارەزووی دیدەن مڵەوەردش کرد سڵام سەد سڵام کەلی مڵەوەرد ڕاگوزەری خێڵان سوارە و پیادەگەرد ئیشانت ڕەنگین ئەو شان وەزەرا ئینە چن سەدەن خاکت ڕاگوزەرا جەسای ئاوی سەد هانە کەکەوان ڕاوێری ڕاگوزەر کەست نەمان نان ئاوی چیا و سەد پا بەرزەکۆوە هەچوار وەرزی ساڵ دایم مزیۆوە. بەکر هەجیجی لە ساڵی 1970 لە گوندی هەجیج لەدایک بووە هەرچەندە تاشەشی سەرەتایی خوێندووە بە شیعر و بابەتە ئەدەبیەکان بەشداری زۆربەی فستیڤاڵە ئەدەبی و هونەریەکان دەکات دەیەوێت لە داهاتووشدا کۆبەرهەمی شعرەکانی بڵاو بکاتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا خورماڵ. دایخونچە ژنێکە بە تەنها گوندێکی وێرانبووی 38 ساڵ لەمەوبەری سەردەمی باسی ئاوەدان کردوتەوە. ئەو سەرڕای ئەوەی هەرگیز هاوسەرگیری نەکردووە بەڵام تەنیایی نەبووە ڕێگر لەوەی پێداویستەکانی ژیانی دابین بکات لەو گوندەی کە ئاژەڵداری دەکات و کاری کشتتوکاڵی دەکات هاوکات بەرهەمە کشتتوکاڵەکان و بە بەرهەمە کشتتوکاڵەکانی هاوکاری خزم و کەسوکەرەکانیشی دەکات. ژیان لە چاوی دایەخونچە بریتی نییە لە تێکەڵبوونی مرۆڤەکان لە نێو ئەو جەنجاڵیەی کە لە ژیاندا هەیە بەڵکو باوەشکردنە بەو سروشتەی کە خۆی بە تەنیا تیابینیوەتەوە. ئەو هێندە تامەزرۆی ئاوەدانکردنەوەی شوێنی لەدایکبوونی بووە ئەوە چەند ساڵێکە خۆی بە تەنها دەژیت و هەر خۆشی تەنها گوندێکی 38 ساڵە وێران بووی پێش سەردەمانی بەعسی ئاوەدان کردوێتەوە. بۆ خۆم فکرم کردەوە کە جێگای بابم ئاوەدان کەمەوە دڵم بە وڵاتەکەی خۆم خۆشە 5 ساڵ ئاوەدانم کردوێتەوە و خۆم فێری ساقیە کردبووە و سارێکم کڕیوە و ئەوە بخۆم ڕۆژێ مەشغوڵی ژیان و وڵاتی خۆم هێندێکم بەرخۆلە کڕیونەوە بەخێویان دەکەم و باغێکم ناتەوە خەریکی باغەکەم ڕۆژانە و ئەم ڕۆژێ دێم جارێکی سەریدان دەکەم و ئاوی دەدەم و خزمەتی دەکەم و جیای لێرە دروم و دایەخونچە لە شەستەکانی تەمەنیدایە تا ئێستا هاوسەرگیری نەکردووە. ئەو جگەلەوەی بە تەنیا ئاژەڵداری دەکات کشتتوکاڵ بۆ بژێوی خۆی و شارنشینە خزمەکانی دەکات. لەگەڵ ئەوەشدا دانەبراوە لە گۆڕانکاری و وەسیلەکانی پێشکەوتنی ژیان. ئەو سوود لە وزەی خۆر و ئینتەرنێت و تەنانەت ئۆتۆمبیلیش دەبینێت بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانەی. چاپڕم پێت فەنگم پێیە کامێڕەم هەیە لەخوای بە زیاد بێ سارم هەیە مۆبایلم هەیە ئەوە هەموو شتێکم دەستدا هەیە و ئەتەرنێتیشم هەیە و چەند پێ خۆش بێ دەیکەم. ئیفرۆشتنێم نییە هەرەوەندێ بەشی ماڵی خۆم دێ پەیدا دەکەم و سەڵقم پێویست بوو دەی بەمە و کەوەرم دەیدروم و دەی بەمەوە و کەرە و زەهەروا و دەدەمە جیرانان و لەسەر لووتکەیەکی هەڵتۆقی و گوندەکەیانە خاسە کە نزیکەی 5 کیلۆمەتر دوورە لە شارۆچکەی قەڵاتزێوە دایەخونچە ئاوەدانی کردوێتەوە. ئەو سەرباری ناڕەحەتیەکانی ژیان بەڵام دڵی بە تەنهایی خۆی و بە جێماوی یادگاریەکانی مناڵی نێو گوندە چۆڵەکەیان دەکرێتەوە. دەڵێت تا مردن بەجێی ناهێڵم. ئەو تەمەنەی کەماوێتی دەیەوێت لە ناو دار و سروشتی گوندەکەی و
یادگاریە شیرینیەکانی سەردەمی مناڵی بەسەری ببات. سنوورکەری دەنگی ئەمریکا شارۆچکەی قەڵاتزێ. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دیدارێکی شعر و گۆرانی بۆ ژمارەیەک لە ژنانی کوردستان لە هەولێر ئەنجامدا. لەم دیدارەدا چەندین ژنی شاعر بەشداریان کردووە. هەڵهاتنی جوانی تۆ دەمخاتە شەوبێری چاوەڕوانیت. ئارەزوومە خەڵتانی مێهرەجانی ڕەنگ بم و لەو بەرزاییە پەڕینەوە چەند جوانە. هەموو ئافرەتێک ژن کە بەڕاستی بەشدار بن لەو دیدارە و هەر ئافرەتێک لە دڵی خۆی با بڵێن تالەندێت چی هەیە، مۆهیبەتی هەیە، با بخینی و لە دوای ئەو تاالندە ئەو مەوهبە لە دوای یان بکەوی هەتا بگاتە ئامانجی خۆی. قەدەرەکان هەندێک دوورن چەند ڕۆژمان دەوێ بۆ ژنەوتن. ئێستا دڵم چەشنی لیمۆیەکە و لە تاو گوشین فرمێشتی ترش هەڵدەڕێژێت. بۆ بێ هیواییم ڕوون کردە ئاوەدانی خەتای زەمن نییە. دڵخۆشم کە کۆمەڵی ئافرەتی شایستە و بەتوانە بینم لێرە کە وشەکانی ئەخسۆتە خزمەتی ئافرەت و نەتەوەی کورد و میلەتەوانێ بە تایبەتی لەم سەردەمە پێسمان بەوە هەیە هەنگاوی ژنانە زیاتر بنین بایتر بەس بێ هەر پیا و ژنەکانمان لە ماڵ بێنە دەرێ و هەنگاو بنێن بۆ هۆنراوە بۆ دیدار بۆ کۆبوونەوەی ژنانە کۆبوونەوەی سەنگین و سەلارەکان. تەڕتەڕ چاوەکانم لێبنا خۆم لە خەونی شیرینی کچەکەم دابینیەوە. ئای چه خۆشیەک لە فەزاواری مندا کاتێک قورسکەم دێ بۆ مرۆڤ بوون شیوەنمە بۆ ئەتمکردن هەتیوم بە تۆزێ غیرەت تۆ بڵێ ئەمە ببێتە ڕاستی. بێگومان سوودی ئەم دیدارە لەوایە کە توانای ئەو ژنانە جارێکی تر زیندووە کاتەوە جارێکی ترهانیان ئەدا بۆ بەردەوامی بوون بۆ بە دوواداچوون چکە خودی شعر خودێکە کە باس لە ئەندێشە و خەیاڵ دەکات و هەمیشەش ژن لەگەڵ ئەندێشە و خەیاڵی خۆیان دوو جەمسەری یەکگرت و پتە و دۆستایەتێکی گرنگیان هەیە پێکەوە و لە کۆڕێکی وا ئەو دۆستاییە تا زیاتر پتەوە بێت و ئەتوان گزارشتەکە بە تەواتی لەبەر خونام چاورش بنک عشقا گرگی گندیمه خونام چاورش بنک هاتوما دەنگی خۆم نیشانی ئەو خاتونانی ئێرەکەمیان ئەو بەڕێزانی کە هاتوونە لێرە دانیشتن هاتم خزمەتی ئەوکەم بە چەند گۆرانی ڕەسەنی کوردی هیوادارم بە دڵتان بێت. شەستویەک لە باڵا چاپی کردووە ناوڕۆژ کتێبەکە برێتیە لە جیاوانەوەی ڕوودا و کارەسان دەڕوێنەوە وێنەی بۆ حاجیە لە بەهاردا دەڕوێنەوە. ڕوت چروا خەریکی گۆڕینی پیشەسازی مۆدەیە لە وڵاتی مالاوی و وڵاتانی دیکەی گەشە سندوودا. خەڵاتی بردوتەوە و ناسنامەیەکی نێودەوڵەتی هەیە و ئێستاش دیزاینێکی خۆی دادەمەزرێنێت. ڕۆت چیروا هەرگیز پلانی بۆ چوونە ناو پیشەسازی دیزاینی جلوبەرێک دانە نابوو.
هەرگیز بیرم لە دیزاینی جلوبەرگ نەکردوێتەوە، هەرگیز بیرم لەوە نەداکردەوە کە ببمە دیزاینەری جلوبەرگ. لەگەڵ گەورەبوونم تەنها بیرم لە بەڕێوەبردننی کارداری دەکردەوە. بەڵام ئەوە گۆڕا کاتێک ئەوانە بێژێک پێشنیاری کرد کە پلانی بگۆڕێت بۆ دیزاینی جلوبەرگ بەهۆی ئەو جلوبەرگە مۆدرنانەی کە لە پۆلدا لەبەری دەکرد. ئێستاش پاش تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر کارەکەیدا ستایشی دیزاینەکانی چروا کراوە. بڕاندێکی جلوبەرگی دامەزراندووە بە ناوی UP Collection کە بنکەی لە مەزوزوو لە مەلاویە. بیرمە لە ساڵی 2022 توانیم خەڵاتێک بۆ فیستیڤاڵی کورتە فیلمی Focus on Ability بەدەست بهێنم. خەڵاتی باشترین خانمە ئەکتەرم بردەوە بۆ دۆکیومنتاریەکەم کە پێشکەشم کرد. هەروەها لە خەڵاتی ئەستێرە درەوشەکانی ئەفریقا لە ساڵی 2023دا وەک باشترین خانمە دیزاینەری جلوبەرگ دەستنیشان کرا. لەم دوایانەدا دیزاینەکانی چەروا لە پۆرتوگال نمایشکران. ئەمەش بەهۆی هاوکاری هاوڕێ دیزاینەرانی مالاوی لەیلا ئەلفۆنسۆ و زاندریا. هەمیشە بۆ چەروا ئاسان نەبووە. ئەو کاتانەی بەبیری دێتەوە کە هەندێک کەس ئامادە نەبوون جلوبەرگی لێ بکڕن چونکە کەم ئەندامە. بەڵام دەڵێت توانیوێتی جیاکاریەکان سنووردار بکات بە باوەڕبوون بەخۆی و جێبەجێکردنی چاوەڕوانیەکانی کڕیارەکانی. کاتێک دەیتە سەر داهێنانەکانم من هەمیشە دەمەوێت بە ئەنجامی بگەێنم. هەروەها ئەو پەیوەندی بە منەوە هەیە کە ئەو کارە بکەم کە بە باشی دەیزانم. کەسایەتیە ناودارەکان و دیزاینەر دیارەکانی جلوبەرگ لە ماڵاوی وەک کریس نگال و تایبەتمەندی دیزاینەکانی ئەو بەرز دەنرخێنن. زۆرێک لە دیزاینەکانی جلوبەرگ لە مالاوی هەز دەکەن تەنها بە دروستکردنی جلوبەرگەوە بوەستنەوە بە بەکارهێنانی بۆ نمونە چێتینچە و شتی تریش، بەڵام دیزاینەکانی ئەو پەڕی مۆدێرنە و وەک هەوایەکی پاکە. هەروەها چەروا بۆتە جێگەی شانازی بۆ پەیمانگەی پێشووی فێربوونی. ڕوت ئیلهام بەخش بووە بۆ زۆرێک لە فێرخوازانی خاوەن پێداویستی تایبەت لێرە. زۆربەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەست بە نائومێدی دەکەن، بەڵام ڕوت سەرماندوویەتی کە هەموو کەسێک دەتوانێت هەموو شتێک بکات. چەروا خۆی ئامادە دەکات بۆ میواندارکردنی نمایشێکی جلوبەرگ لە سەرەتای مانگی داهاتوودا کە ئامانجێتی بەڕێنگاری دابوونەریتی کۆمەلگا ببێتەوە و پێشخستنی هەموو جۆرەیی و گشتگیری بە تایبەتی بۆ خاوەن پێداویستیە تایبەتیەکان. شایان پاشا بۆ راپۆرتی لامەگەماسێنە دەنی ئەمریکا. ئازیزان لێرەش داهاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی هێرۆ زەنگەنە و هاوکارانم لە کۆنتڕۆڵ هەر شاد و بەختەوەربن.